سپاسانە بێتوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. نەڕزایەتی دانیشتوانی قەزای خەبات دژ بە نەبوونی خزمەتگوزاری، هێرشی دووبارەی پەهبادی بۆ سەر کێڵگە ناوچیەکانی هەرێمی کوردستان، دووهەمین کۆبوونەوەی پەرستاران لە یاسووچ، نەڕزایەتی کەشاوەرزان لە خۆڕەمشار و ئابادان، کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی ئاوی کانزای داماش لە گیلان، نەڕزایەتی کرێکارانی شاغڵ لە کارخانەی پۆلەمیری دانا بسپاردی ملارد و بەیانیە چالاکانی مافیژن بۆ پشتیوانی لە پەنابەرانی ئەفغانستانی. ناڕزایەتی دانیشتوانی قەزای خەبات دژ بە نەبوونی خزمەتگوزاری. ڕۆژی چوارشەممە 25 پوشبەر دانیشتوانی قەزای خەبات بۆ جارێکی دیکە دژ بە نەبوونی خزمەتگوزاری خۆپێشاندانیان کرد. خۆپێشاندەران بە داخستنی شەقامەکان دوامۆڵەتیان بە حکوومەتی هەرێمی کوردستاندا تاکو کێشەکانیان چارەسەر بکات. ناڕازیان خوازیاری پێدانی موچە لە کاتی خۆی دابینکردنی ئاو و کارەبای 24 کاتژمێری بوون. هێرشی دووبارەی پەهبادی بۆ سەر کێڵگە ناوچیەکانی هەرێمی کوردستان. ڕۆژی چوارشەممە 25 پوشبەر بە 3 درۆن هێرش کرایە سەر کێڵگە ناوچیەکانی زاخۆ و دهۆک و کۆمپانیا بیانیەکانی چالاک لەو سێ کێڵگە ناوچیە کارەکانیان ڕاگرت. بەپێ راپۆرتەکان بەو 2 درۆن هێرش کراوەتە سەر 2 کێڵگەی نەوتی لە زاخۆ و تەنیا زیانی مادی لێکۆتوێتەوە، بەڵام شەرکەتی DNOی نۆروێژی هەموو شەراکیەکانی ڕاگرتووە. هاوکات بە درۆنێک هێرش کراوەتە سەر کێڵگەیەکی دیکەی نەوتی لە دهۆک و لەوێش کارمەندانی شرکەتی ئەمریکای هاند هەموو شەراکیەکانیان ڕاگرتووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ گروپێک بەرپرسیارەتی ئەو هێرشانەیە لە ستۆ نەگرتووە. دووهەمین کۆبوونەوەی پەرستاران لە یاسووچ. پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی یاسووچ ڕۆژی چوارشەممە 25 پوشبەر بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی سەختی پیشەی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. پەرستارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم زانکۆی زانیاری پزیشکی یاسووچ، خوازیاری پەرداختی داخوازیە دواخراوەکان، پێدانی زەفەکاری و کارانە، چوونە سەرەوەی تعرفەی پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، کەمکردنەوەی سەعاتی کار و دامەزرانی هێزی کاری نوێ بوون. ناڕزایەتی کەشاوەرزان لە خۆڕەمشار و ئابادان. خاوەن دارستانەکانی نەخل لە خۆڕەمشار و ئابادان ڕۆژی چوارشەممە 25 پوشبەر دژ بە نەزانی هەغاوە و لە ناوچوونی بەرهەمە کشتوکاڵیەکانیان کۆبوونەوە. بە وتەی کەشاوەرزانی ناڕازی، دەوڵەت پێشتر بەڵێنی دابوو ئاوی شیرین بۆ کەشاوەرزان و باغدارانی ئەو دوو شارە دابین بکات، بەڵام بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە و بەشێکی زۆر لە دارستانەکان بەهۆی سوێری ئاوی ناوچەکە وشک بوون. کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی ئاوی کانزایی داماش لە گیلان. کرێکارانی شاغڵ لە کارخانەی ئاوی کانزایی داماشی گیلان ڕۆژی چوارشەممە 25 پوشبەر دژ بە نەدانی داخوازیەکانیان خۆپێشاندانیان کرد. بە وتەی ناڕازیان لەو کاتەوە کارخانەی ئاوی کانزایی داماش ڕادەستی کەرتی تایبەتکراوە خاوەنکاری تازە حەقدەست و حەقی بیمەی کرێکاران لە کاتی خۆیدا پەرداخ ناکات. ئێستا 34 کرێکاری شاغڵ لەو کارخانە بەهۆی نەدانی حەقدەست تووشی کێشەی معیشەتی بوون و بەهۆی نەبوونی بیمە ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن. ناڕزایەتی کرێکارانی شاغڵە لە کارخانەی پۆلێمری دانا بسپاری ملارد. کرێکارانی شاغڵ لە کارخانەی وەبەرهێنانی پارچەی پۆلێمری دانا بسپار لە شارستانی ملارد ڕۆژی چوارشەممە 25 پوشبەر لە ئاز دۆخی خراپی معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. بە پێ زانیاریەکان حەقدەستی کرێکارانی ئەو کارخانەیە لە مانگی خاکەلەوەیە مساڵەوە پەرداخ نەکراوە و کاتێک کارگەران لە ئاز دۆخی خراپی معیشەتی ناڕزایەتیان دەربڕیوە، ژمارەیەکیان لەلایەن خاوەنکارەوە لەسەر کار دەرکراون.
بەیانیەی چالاکانی مافی ژن بۆ پشتیوانی لە پەنابەرانی ئەفغانستانی. کۆمەڵێک لە چالاکانی مافی ژن لە بەیاننامەیەکی هاوبەشدا وێڕای شەرمەزارکردنی سیاسەتەکانی دەوڵەت خوازیاری کۆتاییهێنان بە دیپۆرتکردنەوەی پەنابەرانی ئەفغانستانی بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەدا هاتووە سیاسەتی دەرکردنی پەنابەرانی ئەفغانستانی لە ژێرناوی ساماندانی شارۆمەندانی نایاسایی پرۆژێکی هەدەفمەند بۆ وەلانانی جەستە پەراوێزخراوەکان، سەرکوتی سیاسی و پەرەپێدانی نەزمی ملی و جیاوازی جنسیەتیە. لە نێو پەنابەراندا ژنان زۆرترین کاریگەریان بەرکەوتووە، چۆنکە گەڕانەوە بۆ ئەفغانستان بۆ ژنان هیچ واتایکی نییە. بەشێکی زۆر لەو ژنانە لە ئێران بە دنیا هاتوون و بەشێکی دیکەیان ساڵانێکی زۆرە لە ئێران دەژین و هیچ شوێنێکی دیکەیان نییە. ژنانی ئەفغانستانی کرێکارانی بێبەشی کۆمەڵگا بوونکە لە کارگە سەنعەتیەکان، کێڵگەی کەشاوەرزی، باخ و وێلاکان بە کەمترین ڕێژەی حەقدەست و بەبێ بیمە کاریان کردووە. گەڕانەوەیەوان بۆ ئەفغانستان بە واتای سەرکوتی زۆرتر لە ژێر دەسەڵاتی کۆنەپەرستی تالیبان و کەلتوری پیاوسالاریە وڵاتەیە و گیانیان لە مەترسیدایە. ئێمە واژۆکارانی ئەو بەیاننامە دەرکردنی پەنابەران بە توندی مەحکوم دەکەین و خوازیاری کۆتاییهێنان بە سنوورداشکردن، بێڕێزی و بێبەشکردنی شارۆمەندانی ئەفغانستانی لە مافەکانیانن. کوژرانی سوختبەرێک بە چەقەی هێزەکانی ڕژیم لە سەراوان. لە ڕۆژانی ڕابردوودا سوختبەرێکی بەلووج بە ناوی ئیسماعیل بەلوچزەهی بە چەقەی هێزەکانی ڕژیم لە ناوچێ بەمپوشتی سەراوان گیانی بەخت کرد. بەپێی راپۆرتی کەمپەینی چارەکانی بەلووج، هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە حاڵێکدا ئۆتۆمۆبیلی ئەو سوختبەریان داوەتە بەردەستڕێژی گولەکە هیچ بارێکی پێ نەبووە. هێزەکانی ڕژیم لە کاتی گەڕانەوەی ئیسماعیل بۆ ماڵەکەی ماشینەکەیان گولەبەران کردووە و ناوبراو دەست بە جێگیانی بەخت کردووە. دەستبەسەرکردنی دوو هاوڵاتی لە چابەهار و تەورێز. لە ڕۆژانی ڕابردوودا شارۆمەندێکی بەلووج لە چابەهار بە ناوی مەهیم ڕەحمەتزەهی نییە و خوێندکارێکی زانکۆی تەورێز بە ناوی عەلی پەروین لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەستبەسەرکراون. بەپێی زانیاریەکان، هێزە ئیسلاحاتیەکانی چابەهار بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردووەتە سەر ماڵی مەهیم ڕەحمەتزەهی نییە و ئەو شارۆمەندەیان بە توندوتیژیەوە دەستبەسەر کردووە. لە لایەکی دیکەوە عەلی پەروین خوێندکاری زانکۆی تەورێز کە پێشتر بە 6 تاکو 2 ساڵ زیندانی تەعلیقی مەحکوم و بە بارمتە ئازادکرا بوو، لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بۆ جارێکی دیکە دەستبەسەر و زیندانی کراوە. دەستکردنی سوپای پاسداران بەسەر کەشتێکی نەوت هەڵگر لە کەنداوی فارس. سەرۆکی دادگۆستەری پارێزگای هۆرمۆزگان ڕایگەیاند هێزەکانی سوپای پاسداران دەستیان بەسەر کەشتێکی هەڵگری سوسەمەنی قاچاغدا گرتووە. ئەو بەرپرسە قەزاییە هیچ ئاماژێکی بە ناوی کەشتی و ئەو وڵاتەی لێوە هاتووە نەکردووە و ڕایگەیاند کەشتێکە 2 ملیۆن لیتر سوسەمەنی قاچاقی پێبووە و 17 سەرنشینی کەشتیەکەش دەست بەسەر کراوە. خۆپێشاندانی دانیشتوانی شاری جێرمانە دژ بە حکوومەتی جەولانی لە سووریا. ڕۆژی چوارشەممە 25 پوشبەر درۆزیەکانی دانیشتووی شاری جێرمانە لە ئۆستانی سویدای سووریا دژ بە حکوومەتی محەممەد جەولانی ڕژانە سەر شەقەم و خوازیاری چوونە دەرەوەی تێرۆریستانی حکوومەت لەو پارێزگایە بوون. هاوکات لەگەڵ شەڕی قورس و کۆڵان بە کۆڵانی درۆزیەکانی سویدا لەگەڵ تێرۆریستانی ئەحمەد شەرق، فڕۆکەکانی ئیسرائیل ساختمانی وەزارەتی بەرگری و چەند ناوچەی دیکەیان لە دیمشق و سویدا و دەرعا بە چڕی بردومان کردووە. بەرپرسانی دەوڵەتی ئیسرائیل هۆشداریان بە دەوڵەتی نوێ سووریە داوە کە ئەگەر هێزەکانی لە پارێزگای سویدا نەکشێتەوە بە تونترین شێوە هێرش دەکەنە سەریان. شاینی باسەکە ڕێژەی قوربانیانی ئەو شەڕە بۆ 248 کەس هەڵکشاوە و سەدان شارۆمەندی درۆزایی دانیشتووی ئیسرائیل سنوورەکانیان دەرباز کردووە و خۆیان گەیاندووەتە پارێزگای سویدا. دووە هەواڵ هێرشی فاشیستەکانی ئیسپانیا بۆ سەر پەنابەرانی ئەفریقایی لە وڵاتە. ماوەی چەند ڕۆژە گروپە فاشیستەکانی ئیسپانیا هێرش دەکەنە سەر پەنابەرانی ئەفریقایی و چەند کەسیان بریندار کردووە. لە ڕۆژی چوارشەممەی هەفتەی ڕابردووەوە بە دوای برینداربوونی خاننشینکراوێک لەلایەن چەند پەنابەری ئەفریقایی
ناڕزایەتیەکانی ئیسپانیا دەستی پێکردووە و فاشیستەکانی ئەیالەتی باسک چەندین دوکانیان سووتاندووە و چەند کەسیان بریندار کردووە. هەرچەند پۆلیسی وڵاتە 3 کەسی لە پەیوەندی لەگەڵ ئەو ڕووداوە دەست بەسەر کردووە، بەڵام گروپە فاشیستەکان بە خۆپێشاندانی بەردەوام داوای دەرکردنی پەنابەران دەکەن و 8 کەسی توندئاژۆ لەلایەن پۆلیسەوە زیندانی کراوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.